بڕیارە تاوەکو پێش هاتنی جەژنی نەورۆز موچەی سەرجەم موچەخۆرانی هەرێم دابەش بکرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەستخۆشی لە تورکیا دەکات. بارزانی ڕێگر بووە لەوەی کوردێک ببێتە سەرۆکی زانکۆی کەرکووک. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست شارپرێس کەوتووە تا ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە موچەی مانگی دووی چەند وەزارەتێک دابەش دەکرێت. بڕیارە سبەی یەکشەممە موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگا و یەکەکانی هەفتە و هەشتای هێزی پێشمەرگات دابەش بکرێت. هاوکات سەرچاوێکی وەزارەتی دارایی ئاماژە بۆ دەکات ڕۆژی دووشەممە موچەی وەزارەتی دارایی دابەش دەکرێت. شارپرێس زانیاری ئەوەی لە سەرچاوەیەکی وەزارەتی دارایی وەرگرتووە ڕۆژی سێشەممەش موچەی وەزارەتی نەوخۆی حکوومەتی هەرێم دابەش دەکرێت. بەڵام نازانرێت لەگەڵ وەزارەتی نەوخۆ موچەی لیوەکانی نەوت و گاز و بەرگری و فریاکەوتن و زێرەبانی دابەش دەکرێت یان نا. دابەشکردنی موچەی مانگی دووی فەرمانبەران و وەزارەتەکانی حکوومەتی هەرێم لە وادەی خۆی زۆر دواکەوتووە. وتەبێژی حکوومەتی هەرێمیش ئاشکرای کرد تاوەکو پێش هاتنی جەژنی نەورۆز موچەی سەرجەم موچەخۆرانی هەرێم دابەش دەکرێت. دوای چەندین ساڵ شەڕی توندی ڕاگەاندنی دیپلۆماسی لە نێوان ئیسرائیل و تورکیادا ڕۆژی چوارشەممەی ڕابردوو سەرۆکی ئیسرائیل بە سەردانێکی فەرمی لە دوای نزیکەی 15 ساڵ سەردانی تورکیای کرد و لەگەڵ سەرۆکۆماری ئەو وڵاتە کۆبەوە. سەردانەکەش کاردانەوەی ناوخۆیی و جیهانی لێکەوتەوە. لەو بارەیەوە بینەری راپۆرتێک دەبین. لە گۆڕانکاریەکی نوێدا و لە دەرەوەی چاوەڕوانی وڵاتانی دۆستی تورکیا سەرۆکی ئیسرائیل سەردانی ئەو وڵاتی کرد و سەردانەکەش کاردانەوەی ناوخۆیی و ناوچەیی و تەنانەت جیهانیشی لێکەوتەوە. بەشێک لە وڵاتان سەردانەکە بە ئەرێنی و وڵاتانی ئیسلامی و نزیک لە تورکیاش بە نەرێنی وەسف دەکەن. لە دوای چەندین ساڵ شەڕی توندی ڕاگەیاندنی و دیپلۆماسی لە نێوان ئەو دوو وڵاتەدا ڕۆژی چوارشەممەی ڕابردوو ئیسحاق هێرزۆگ سەرۆکی ئیسرائیل بە سەردانێکی فەرمی و وەک یەکەم سەرۆکی ئەو وڵاتە لە دوای نزیکەی 15 ساڵ سەردانی تورکیای کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری وڵاتە کۆبەوە. سەردانەکەی هێرزۆگ بۆ تورکیا و ئەو پێشوازیی لەلایەن ئەردۆغانەوە لێی کرا. کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە بۆ بەشێکی زۆر لە وڵاتانی دۆست و نزیک لە تورکیا چاوەڕوان نەکراو بوو. بۆ پێی تورکیا و سەرۆکۆمارەکەی لە زۆر بۆ نەدا بەڕوونی دژایەتی توندی خۆیان و تەنانەت هەندێک جار بە ناوی جیهانی ئیسلامیشەوە بەرامبەر بە ئیسرائیل ڕاگەیاند و بەوەش سۆزێکی زۆری بەشێک لە وڵاتانی ئیسلامیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە. بە تایبەت لە دۆسیەی کێشەی فەلەستین ئیسرائیلدا هەرزوو یەکێتی جیهانی زانایانی موسڵمان سەردانەکەیان بە ناپەسەند وەسف کرد و ڕاشیان گەیاند. پێشوازیەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەرۆکی ئیسرائیل لە چاوەڕوانی ئەواندا نەبووە و شیاوی ئەو پێگەیە نییە کە تورکیا لە دژایەتیکردنی ئیسرائیلدا هەیبووە. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە پێدەچێت زۆرترین کاریگەری سەردانەکەی بەرکەوت بێت. بۆ پێی بەشێک لە میدیاکانی وڵاتە سەرنجێکی زۆریان خستە سەر ئەو ناڕەزایەتیە ناوخۆیانەی تورکیا کە بەهۆی سەردانەکەی سەرۆکی ئیسرائیلەوە سەریان هەڵدا، چونکە ڕەهەندێکی سەردانەکەش ئابووری و هەواڵگریە کە لە کۆبوونەوەکەی هەردوو سەرۆکدا تاوتوێکرا و ڕەنگە دەرگایەکی نوێ لە بەردەم مۆساد و لە هەمان کاتدا کۆمپانیا گەورەکانی وڵاتەدا لە ناوچەکە بکاتەوە کە ئەوەش بۆ ئێران نیگەرانێکی گەورەیە و دوور نییە ئەو وڵاتە جۆرێک لە نزیک بوونەوە بەرامبەر بە ئەمریکا پیشان بدات، ئەوەش لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە بەرامبەر ئیسرائیل لە ناوچەکەدا، بە تایبەتی کاتێک لە دوای دیدارەکەیان هەردوو لایەن سەردان و کۆبوونەوەکانیان بە گرنگ و مێژووی وەسف کرد. ئەردۆغان ڕایگەیان سەردانەکەی سەرۆکی ئیسرائیل مێژوویە و دەبێتە خاڵی وەرچەرخان لە پەیوەندیەکانی نێوانیان. وتیشی پێشکەوتن و بەهێزی پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل زۆر گرنگە بۆ سەقامگیری ناوچەکە و ئامانجی هاوبەشیان زیندووکردنەوەی دانوستانی سیاسی نێوان هەردوو وڵاتە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش. پەیوەست بە هەرێمی کوردستانیش بەشێک لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن ڕەنگە سەردانەکە دەرگایەکی نوێ لە بەردەم ئیسرائیلدا بکاتەوە لە ناوچەکەدا، بە تایبەت لە دوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ژمارێک وڵاتی سونی وەک ئیمارات کە ئەو وڵاتە نزیکی لەگەڵ هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان هەیە و ئەو حیزبەش بە دۆستێکی نزیک لە تورکیادا دەنرێت. ئەوەش وا دەکات هەرێمی کوردستان هەنگاوێکی نوێ لەگەڵ ئیسرائیلدا بنێت. بەو پێش ڕەنگە ئەو هێڵە استراتیژیە نوێی ئیسرائیل لە ناوچەکەدا دەیکێشێت بەشێکی بە هەرێمی کوردستاندا تێپەڕێت. ئەم هەنگاوی تورکیا بۆ نزیکبوونەوە لە ئیسرائیل لە کاتێکدایە کە ئەو وڵاتە ڕوبەڕووی کێشەی ئابووری دەبێتەوە و هەوڵ دەدات لە ڕێگای ئاساییکردنەوەی پەیوەندیت یەکچۆکانی لەگەڵ چەند وڵاتێکی تری ناوچەکە وەک ئیمارات و میسر و سعودیا ئەو پشتگوێ خستنەی کەتەی کەوتووە کۆتایی پێبهێنێت.
سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند دەستخۆشی لە تورکیا دەکەین بۆ کۆکردنەوەی وەزیرانی دەرەوەی رووسیا و ئۆکرانیا. ئەمڕۆ نیچرڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەراویزی کارەکانی کۆڕبەندی دیبلۆماسی ئانتالیادا لەگەڵ مەولود چاوەژۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا کۆبووە. لەو کۆبوونەوەیدا دۆخی سیاسی عێراق پەیوەندەکانی هەولێر و بەغدا برەودان بە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان دوایین پێشهاتەکانی شەڕ و دۆخی ئۆکرانیا و دۆخی ناوچەکە بەگشتی تاوتوێکران. لە ڕاگەندراوێکی سەرۆکاتی هەرێمدا هاتووە. وەزیری دەرەوەی تورکیا سوپاسی بەشداری نێچرڤان بارزانی لە کۆڕبەندی دیبلۆماسی ئانتالیادا کردو و وتوێتی تورکیا بە بایەخەوە لە پەیوەندەکانی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان و لە دۆخی سیاسی عێراق دەڕوانێت. لای خۆشیەوە نیچرڤان بارزانی دەستخۆشی لە تورکیا کردووە بۆ هەوڵەکانی و کۆکردنەوەی هەردوو وەزیری دەرەوەی رووسیا و ئۆکرانیا. هەروەها هیوای خواستووە کۆتایی بەتەنگەژە بێت و ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لەو قەیرانە سەختە دەرباز بێت و قوربانی زیاتری لێ نەکەوێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای دەکات بەهۆی هەڵوێستەکانی مەسعود بارزانی و مەسرور بارزانیەوە کورد پۆستی سەرۆکی زانکۆی کەرکووکی لەدەست چووە. دەژڵێت مەسرور بارزانی بە سەرۆک وەزیرانی عێراقی وتووە بە هیچ جۆرێک ڕازی نابین کوردێک سەرۆکی زانکۆی کەرکووک بێت. ڕەوەند مەلا مەحموود بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە کەرکووک لە دیدارێکی لەگەڵ دەستگای میدیایی خەندان ئاشکرای دەکات لە مانگی 12 ساڵی ڕابردوودا پێویستمان بەوە بوو سەرۆکی زانکۆی کەرکووک دیاری بکەین. دکتۆر کامەران کە یەکێکە لەو کەسانەی سیڤەکەی قابلی ئەوەی هەیە ببێتە سەرۆکی زانکۆکە چونکە بە درێژایی تەمەنی زانکۆکە هەر لەوێ و لە کەرکووک بووە. ئەمرەکەشی دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە. وتیشی مەسعود بارزانی بۆ خۆی تەلەفۆنی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە ئەم قسەیە بۆیە بە ئاشکرا دەیڵم وتوێتی قبوڵ ناکەم دکتۆر کامەران سەرۆکی زانکۆ بێت. بەرپرسا باڵەکەی یەکێتی ئەوەشی وت ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بیرمان لەوە کردەوە جارێکی دیکە دکتۆر عومەر ئینجا کە ئەویش لە سەرەتای دروستبوونی ئەو زانکۆیەوە لەوێ بووە و ماوەیەکیش جێگری سەرۆکی زانکۆ بووە. وتمان ئەو پێشنیاز دەکەین. ئەم جاریان مەسرور بارزانی بۆ خۆی تەلەفۆنی بۆ سەرۆکوەزیرانی عێراق کردووە و پێی وتووە بە هیچ جۆرێ قبوڵی ناکەین کوردێک سەرۆکی زانکۆی کەرکووک بێت. ئاخر جار کە پێویستمان بەوە بوو لە مانجی 12 سەرۆکی زانکۆ دیاری بکەین دکتۆر کامەران هەیە یەکێکە لەو خەڵکانەی سیڤەکەی موئەهلی ئەوەی بێتە سەرۆکی زانکۆ چکە بە درێژایی زانکۆی کەرکووک لێرە بووە دکتۆریشە ئەمرەکەشی دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە. مەسعود بەرزانی خۆی تەلەفۆنی بۆ ڕئیسی وزەرا کردووە. ئەم قسەیە بۆیە بە ئاشکرایەڵێم لە بەردەمیەوە بۆ واقعەکەوە خۆی بووین توێتی قبول ناکەم دکتۆر کامەران سەرۆکی زانکۆ بێت. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وابوو ئەوان ڕێیشیان هەیە لەسەر دکتۆر کامەران وتمان بەڵێ هۆکارەکە چییە؟ نازانین. ئێمە بیرمان لەوە کردەوە جارێکیکە دکتۆر عومەر ئینجا ئەویش لە سەرەتای دروستبوونی ئەو زانکۆ ماوەی شش جێگری زانکۆی کەرکووک بووە. وتمان دکتۆر عومەر پێشنیارەکەین جوگتمان لەسەرەوە کرد جارێکیکە دکتۆر عومەر پێشنیار بکەین. ئەم جارە مەسرور بەرزانی خۆی تەلەفۆنی بۆ ڕئیسی وزەرا کردووە لە بە هیچ جۆرێک قبول ناکەین کوردێک سەرۆکی زانکۆی کەرکووک بێت. یعنی ئەمە بە ئاشکرا بە کوردی کەرکووک ئەڵێن لە هەر شوێنێک هەناسەی کوردی لێبێ ئێمە قبولمان ئەمەی کە ئیڵێم لە خۆمە نایڵێم ئەوە واقعە و ئەوە ڕاستیە و ئەوە هەیە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرمەند.